لەگەل ئالۆزیên هەیی ترامپ ئامادەیە گوتوبێژان لەگەل ئێرانê bike. Artêşa Tirkiyê gundên şêrewa li Efrînê topbaran dike. Jineke Kurd serkêşiya bêşûnwarbûyên Ereb dike ku li navçeyên Kurd bi cih bibin. Ji bernameya Kurd Connection'a dengê Amerîka li Washingtona paytext ev dem û hemî demên we baş. لای منیشەوە سڵاوتان لێبێ دەمکاتەوە و کاتێکتان باش. چەند ڕۆژێک پاش ئاراستەکردنی کەشتیە جەنگیەکانی ئەمریکا بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەڕەشەی هێرشی لەشکری دژ بە ئێران سەرۆک ترامپ ڕۆژی پێنجشەمە گوتی ئامادەیە و توێش بکات بەڵام دەبێت ئەوان پەیوەندی پێوە بکەن ئەو گوتیشی دەیانەوێت یارمەتیان بدەن نەک زیانیان پێ بگەێنن. ڕۆژی پێنجشەمە سەرۆک ترامپ داوای لە ڕێبەرانی ئێران کرد لەگەڵی دادانیشتن و دەستبەرداری بەرنامە ناوکیەکەیان بن بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک پرسیاری لەسەر بژاری لەشکری لێکرا ڕەتی نەکردەوە. هەمیشە و مەترسیار هەیە نامەوێت بڵێم نا بەڵام هیوادارم ڕوونەدات. ترامپ گوتی ئەو خوازیارە ئێرانیەکان تەلەفۆنی بۆ بکەن. وەزیری دەرەوەی پێشوو جۆن کێری بە پێشێلکاری لە یاسای لۆگن واتە پەیوەندیکردنی کەسێکی ڕێگە پێنەدرا و بۆ وڵاتانەی کە لە کێشەدان لەگەڵ ئەمریکا تاوانبار کرد. جۆن کێری زۆر قسەیان لەگەڵدا دەکات پێیان دەڵێت تەلێفۆن نەکەن ئەمە سەرپێچیکردنە لە یاسای لۆگن و بەڕاستی دەبێت دادگایی بکرێت لەسەر ئەمە بەڵام پشتیوانانی من ئەمە ناکەن ئەمە کارێکە کە تەنها دیموکراتەکان دەیکەن. لە وەڵامی ئەو تاوانبارکردنەدا گوتەبێژی جۆن کێری بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە دەڵێت ئەو شتانی ترامپ دەڵێت هیچی ڕاست نین. لەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیەی کە لە کۆشکی سپی بەڕێوەچوو سەرۆک ترامپ نەیویست بە وردی باسی ئەوە بکات چی وای لێ کردووە کە کەشتی جەنگی و فڕۆکە هەڵگری USS ئیبراهیم لینکن ڕەوانەی هەرێمەکە بکات. ئەوان هەڕەشیان دەکرد و ئێمەش زانیاریمان هەیە ئێمە ئەو زانیارەنەمان لەبەردەستە کە پێویست ناکات تۆ بیزانی ئەوان هەڕەشەی زۆریان دەکرد و ئێمەش ویستمان ئەم کارە بکەین پێویستە ئێمە ئاسایشی تەواوی ئەم وڵاتە و زۆر شوێنی تر بپارێزین. ئەو سەرکردەی چاودێری هێزە دەریایەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات جێگری ئەدمیراڵ جیم مۆلی ڕۆژی پێنجشەمە بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاند تەنانەت ئەگەر دەستگا مخابەراتەکان زانیاری ئەوەشی بدەنێ کە مەترسی هەیە ئەمە نابێتە ڕێگر لە بەردەمیدا بۆ ناردنی کەشتی فڕۆکە هەڵگر بۆ تەنگەی هورمز ئەگەر پێویست بکات. هاوکات گوتەبێژی سەرکردایەتی نێوەندی لەشکری ئەمریکا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند گواستنەوەی کەشتە جەنگیەکانی ئەمریکا ڕۆژی پێنجشەمە تەواو بووە لە ڕێی کەناڵی سویسەوە هاوکاتی ئەوەی کە فڕۆکەکانی جۆری B-52 چوارشەمە و پێنجشەمە گەیشتنە ناوچەکە. پشتی ساڵێکی ji vekşîna Amerîka ji rêkeftina navûkiya li gel Îranê Washingtonê cezayên bêhtir dane ser Îranê û girjî di navbera her du welatan de bilindtir dibine. Serokê Îranê Hesen Rohanî dibêje wê welatê wî pêgiriya bi qedexekirinên destnîşankirî daliqîne ku wekû beşek ji rêkeftinê hatibûn sepandin. Agahiyên bêhtir di vê raportê de. تەنها چەند کاتژمێرێک لە دوای ڕاگەیاندنەکەی سەرۆکی ئێران سەبارەت بە ئەگەری وەساندنی بەشێک لە ڕێکەوتنە ناوەکیەکە سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ سزای نوێی ڕاگەیاند لە سەر هەناردەکردنی بەرهەمی ئاسن و پۆڵاو ئەلمنیۆم و سێکتەری مس. هەروەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوای ڕاگەیاندراوی بەرپرسێک بڕیاریدا چەند کەشتیەکی فڕۆکە هەڵگر و بۆم هاوێژ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بکاتەوە وەک هەڕەشەیەک بۆ سەر ئێران. پێشتریش لە ڕۆژی چوارشەمە وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ لە لەندەن سەبارەت بە ڕاگەیاندراوەکانی ئێران گوتی لێدوانەکان ناڕوون بوون. پێویستە ئێمە چاوەڕوان بکەین بزانین ئێران چی دەکات ئەوان لە ژمارەیەک لێدواندا هەڕەشان کردووە ئێمە چاوەڕوان دەبین کە لە ڕاستیدا ئەوان دەیانەوێت چی بکەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چاوەڕوانی دەکات چاودێری ئەوە دەکات کە بزانێت چی ڕۆدەدات. وەزیری دەرەوەی بەریتانیا جێرمی هاند گوتی ڕێکەوتنامە ناوەکیەکە دەستکەوتێکی گرنگە وەتاران ئاگادار دەکەینەوە لەوەی کە ئەو ڕێکەوتنامەیە پێشێل نەکات. ئێمە ئێرانەکان هەن دەدەین تا زۆر بە وردی بیر بکەنەوە بەر لەوەی ئەوان ڕێکەوتنەکە پێشێل بکەن ئەوە لە بەرژەوەندی هیچ لایەک نییە بێگومان لە بەرژەوەندی ئەوانیشدا نییە. بەرپرسانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن ئاراستەی دارایی ئێران بەرەو داڕمان دەچێت لە دوای ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنامە ناوەکیەکە کشایەوە
نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ ئێران برایان هۆک دەڵێت هیواخوازم و توێژێکی نوێی دانوستاندن لەگەڵ ئێران ئەنجام بدرێت ئەگەر خولێکی نوێی سەرکردایەتی هەڵبژێرێت. ئەگەر مەلاکانی ئێرانەوە هەڵبژێرن کە خەڵک داوای دەکەن تا بە یاسا کار بکەن ڕێزیان بۆ سەروەری وڵاتانی دراوسێ هەبێت وابەستە نێونەتەوەیەکانیش بەجێ بگەێنن ئەوە ئەمریکا ژامادەیە بۆ توێژکردن. رووسیا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای تاوانبار کرد بەوەی کە ئێرانی خستۆتە ئەو بارودۆخە سەختەوە و داوای لە وڵاتانی ئەوروپا کرد کە پابند بن بە ڕێکەوتن ناوەکیەکە لەگەڵ ئێراندا. راپۆرتێکی نوێی نیویۆرک تایمز نیشانی دەدات لە نێوان ساڵانی 1985 هەتا 1994 سەرۆک ترامپ زیانی 1 ملیار و 200 میلیۆن دۆلاری بۆ دەستگای باجی ئەمریکا نیشانداوە. ئەمەش وای کردووە کە باجی داهاتەکەی نەدات لەو کاتەدا. ئەمەش لە کاتێکدایە کە دیموکراتەکان بەردەوام داوای تۆماری باجەکانی سەرۆک ترامپ دەکەن مشتومڕی زیاتریش دەست پێ دەکات. کارسازên kirîn û firotana xaniya karsazek gelek serkeftê Trump di salên heştê û nodan da bi vî rengî dihat naskirin. Li gor raporta New York Timesê Trump di navbera 1985 û 1994 da 1.2 milyar dolar zirar kiriye. Ev zirara bûye sedem ki Trump nêzîka 80 sala bacên federalî nedaye. Trump di dîroka Amerîkayê da serokê yekeme ku eşkerekirina belgeyên bajdana xwe red dike. Dibe got belgeyên bajdana wî destnîşan bide got ew ne qasî dewlemend e wekû got digot. Got dewlemendî di kampêna wî de gotara wî ya serekî bû. Partiya Demokrat demekî dirêje daxwaza eşkerekirina belgeyên bajdana Trump dike ku bibînin gello bo berjewendiyê têkiliyên wî bi karsazên biyanî ra heye an jî di bacên wî da hîle hene an ku ji reforma bacaya 2017 feyda girtiye. Ew dixwazin her tiştekî min berek kiriye bizanin. Niha Müller bacên min yên bi 35 milyon dolaran û belgeyên diravên min kontrol kirin. Tiştê tenê pêdivî ev e bilherin û li qayda binerin. Lêxweya dike ku piştî Demokrat Wezîrê Dadê William Barr bo neparvekirina tevahiya raporta Müller ya nereşkirî ya di derbarê maytekirina Rûsanya hilbijartinên 2016 suçdar kirine pevçûnek nû dest pê dike. ئەم نەها دە کریزێکی دەستورینە. Xesra Spî tevî daxwaznameyên dadiyên civata nûneran û ihtimala pevçûnên di navbera du saziyên dewletê destûra xwe ya serweriyê bikar anî û nehiş tevahiya raporta Müller ya nereşkirî were parvekirin. باوەری بۆ حکوومەتێک کێمتر دەبە. گەل دەبینە و حکوومەت بوو پرسێن بنگهین خەباتێ ناکە تەنێ ئەوش بخۆرا شەر دکە. دەبک و ئەو بوو بەرژەوەندیên سەرۆکاتیە یەن ku dixwazin xwe bidin xweyakirin derfetê derdxîne hûlê. Redkirina Trump ya daxwazên kanûniyên civata nûneran bangên bo daxistina serokatiya Trump xurtir dike. Seroka civata nûneran Nancy Pelosi Trump bi armanca pişvaniya alîkarên xwe biparêze bi azirandina demokratan suçtar kir. سەرۆک دانالد ترامپ دەڵێت سەری سوورماوەلەوەی کۆمیتەی زانیاریەکانی سیناتی زۆرینە کۆماری بانگی کوڕەت گەورەکەی دانالد ترامپ جونیریان کردووە بۆ گەواهیدان لەسەر لێکۆڵینەوەکانی پەیوەست بە دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکانی ئەمریکا. هێشتا ڕوون نییە ئایا ترامپ جونیەر ئەو داوایە جێبەجێ دەکات یان نا هەرچەندە لەلایەن ئەو پاناڵەی کۆنگرێسیشەوە دەرکراوە کە کۆماریەکان کۆنتڕۆلی دەکەن. سەرۆک ترامپ لەلایەن لێکۆڵینەوەکەی مولەر بە بێتاوان ناسرا لەوەی گوایە خۆی و هەڵمەتەکەی دەستیان هەبووە لەوەی رووسیا هاوکاری بکات بۆ بردنەوەی لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016دا. لە هەرێما عەفرینە باکووری سووریا ئارتێشا تورکیە گوندên شێرەوە تۆبارانکردن و زیان گیهاند مال و ملکên خەلکê سڤیل li wan navçeyan. Peyamnêra me li wê herêmê agahiyên bêhtir hene. Artêşa Tirk û komên tundreyên pêra çend gundên navçeya Şêrawa li Çiyayê Lêlûn tûbaran kirin. Roja pênşemê û ji deverên dibin destê wan da li Efrînê artêşa Tirk pirtir ji 5 tûpî li ser gundên Soğonekê û Aqîbê de barandin. Tûbbarana bêser û ber zerar gihanda mal û milkên welatiyan. Qezîfê xwe mala dikevin, ortê gund dikevin. Em îsanî medenî ne kes cem tune ye. Çi ji me dixwazin?
یعنی چقدر توپی خواستر مده بباره حوشاده که و هیرو 7-8 مال کتنه پیر جیته دهنه قچک جیته دهنه عمیل بل واد دیوارا رو نشتنم که کوه هرنه گوندی دبیجن او نکان برحتی تف بگرن چمکی توپ لدردور او لناوا گوندی کفن لوما او خود سپیرن شکفتان و جیر زمینان داکو خو او زاروکان و جی توپ و مشکان بپاریزن یعنی ملت شتا چکی جابتر سوی با ملت شتا درابطی که بنیش کاتو مغرود یعنی ملت که چوب که کده که هر ملت والحمد لله كذا تشتاق نابو اللي حوشوا كاتي يعني فرتش انت بس الحمد لله بني ادم تشتاق نابو الحمد لله شخديره ولكن جنب كابين بس هيك شازلي كاتل بشتي كاتنا كروكنا برناتشنا مستشفى لگوند سغونکی که هر چند روزانته تو باران کرن نتنی مال باطن وی گوندی دجین لی بله پنابرن جعفرین و گوندین دن و هاتنه کچ بر کرن جی بجهبونه که او پنابر جی بفکارن ام جاله می ام المولد خوبون وقتی دهر و دو پنج رو 20 رو ام دگن دوبون تیاری خیر معنا کرد ام راوین هاتن سغونکی ام سغونکی جام جرکی کاتنا سغونک جعیر فین دو حتی نکو تم دارتینه ما ام ده هاگه تینه ما در نکهف نشکتی مولد مگی پارو خرابون تشتی من نمو ام تشتنا بلام پی بعیشنی دمو ارتشا ترک جارا کردن گوندین عفرینین در وای دستدانی ناویدانه تو باران کرن تو باران لپیش چاوین رژیما سوری و روسیا پیکات که ناون دگوان لدوریه لوما گوندی و پنابرین لویدره جبر تو بارانه بیزارن که هینجی جیهان بیدنگه نوروز را شدنگی امریکا گوندی سوغونه که لنافچه شیراوه عفرین شروان کردین سوریه خو پیشاندرکی عرب دوهل پارێزgeha Dêrezorê kuşt di çarçoveya xwepêşandanên ku doza dabînkirina derfetên kar û roleke bêhtir di standina biryaran de dikin. Gelo ev rûdanên rûberûbûnê çi qas ziyanê digihînin pêwendiyên pêkhateyên herêmê. Ji bo şîrovekirina vê mijarê niha Azad Kobanî endamêberê Perlemana Sûriyê bi miraye kek Azad tu bi xêr hatî yanî rûdaneke wiha ez zanim ev bû demeke xwepêşandan wiha li dijî hêzên Kurdî li wan herêman dibin û li taybetî li parêzgeha Dêrezorê. Yanî tu dibêjî çi peyam di piştvan wan de heye? Berêkî em bêjin ew bi werê li kuerkê dibin ew bera ew hêzê çê dibin û karî çê dibin dijî قصد او دزی انجمن دموکراتی سوری پشتی کو داویا داعش هاتی عسکری بلکه گلک جوای دوست داعش نف گلده هین هنه بلکه هین دست رژیم جی نظام سوری بعثیا جی بقای بعثی نخوازن قوتک به نوی دموکراسی و دست کرداد الورکه هبه کانی بیجی او بوری کنها داوی چبوی یک خاطر کشتن سردستی اسایش ورکه نشروانی کرد اسایش ورکه ممکن او اسایش عرب به ممکن سریان به ممکن کره به منطقه بخوابجی ل او کاری کده کرن دخون لازم ریبری قصد او ریبری انجمن سوریه دموکراتی اهمیت که پیدن او که پیدن لأنه واقعا ممكن دريش كر حتى جيش درجة كشتنه لأنه أمكان بيجن قال لك دست ودجوان بشغلنا بديجي رجيم بقايا قومي بعثي إيديان إيران خوازه وسركفتنا بقواته خطوة أو ريلوي تانك أو خوازه أو خدا دبيشنا أو دعوة يعني رولك بهتر ده ستاندنا بريانا دستيني يعني إنها رول بهتر جارية كردان ده يعني شوا أونا نهاتنا بشتار كرن ده سلادارية هريمة ده جينا طالع عين عيسى بوي بحزارا جوانا هاتن براني خو عشائر عربة بون دير زور بالرقب حسك يبون بلكي منطقي خارج وها حرس منطقة بونجي وقال لك كار إدارة جي دست وان ده اللي أبي كنا هاتي أو منطقي كنا دست خو خصني بلكي تشنهوني رقي شيء بس بيجوشك بس دخوني دير زور جرمة لأنه منطقة فترة دريش دست قوات دينا ترور ضما منطقة فترة دريش إيران سوري أهمية دايك كوا وخطر نزيك سنوري عراق كار وان بمشي أواجي دورة كدليزة
إذا دنا عمري كنت 11 انتهابي عمري هين أب إدارة أب دزجها وكار خلور كي بك رولك فيديو ولا ندى فيديو ندى في هي نجشتي والدرجة وحتى مريض يجي يدركه لأنه حتى الهيرو هن بمبا وقنبلة وهم جروبي هانا بشارتي هن حتى نهان نقد يعني هم نها بدايات هاوينه جي وشغل وقت فرد به موسم دقدن وشغل ترتيبات امور اداري ودست كده به ندست كده به قصد جي دبي هاوي دا دورك دا دست يعني بنجهي ملتي بدر كي سواء ديرزور او رق او حسكه بنجهي كي دورك مزن دا سوانا وقال لك وانت اداره دا هنا بعسكري هنا اديجن وايا دستنت پاشید هنا او دستانا نخازن روکی جو او روکی ملت بر کانو پیش بگیره باشه که آزاد یعنی تدبیجی وان زیاد رول داره وانا اوجد بیجن رول نداره وانا یعنی تدبیجی لازمه هزین کردی ام بیجن دستلاداریا ریوبریا خسر دستلاداریا و هریمی دوی چه بکجی بو بدین آرام کردن وان خوبشان دارن همو إدارة همو عالمه دولتي كعمر خبنا سالنجي همو إنسان فايدة وظيفة ودزجاي حكومات نابني بحزار انجي فايدة دينا حزار إداري دستانه وحزار الدربة بمنه أو حزار الدربة بمنن اگر کاری که خوی تابعیتی نکن جیانی خوی تابعیتی نکن تم شافی خود دربه بن ودست الدربه هنه كوانا بحركين طبيعي او كارها به لازم اداره قصد اداره و منطقه كان به كشتو وانا استيعاب بك او مشاكل كان بك نجي درجي كشتن وقرتني مزن شبابن او تشتا رقلام عالمي او دوري سوري وايران وش خبرنا كنجي ترور وارهابي الوركين خورتن وهلاكي اعلامي تركي وقطر دوري جديد او اعلامي تسيسي اسلامي متطرف او جنها تركي قيادات تركي جنيل او كارا وركه يعني امكان بيجي ايران وتركي باضافه رژیم روسيا ناخازن او درا باشكت شبه پیشتابونک چه نهار ایران و ترکیه و قطر بلکی رولک بربچاف یعنی آشکارت د تشتین بری د شی بوی نکرن وکو رژیم بری دمک دماکو دیدارا او عربي قبائل وقت بيجن هوزن عربي لو دريك كو مثلا هف ذكرن رژیم باوکی تند لدجیوان بو گوت افانا دست نجدر و امریکی تو پشتوان دانه یعنی تو بیجی دستی رژیم راست ده خوپشوان خوپشانان دانان ده هبه دستی گیانت هنا الرژیم الرئيسي والطريقه او المريء الاعلامي الظاهرين الاعلام الداخلي قطر و تركي داون ساندن خب رژیم سوری را آشکار هنه بلکه قال لك اخبارات بيزن وزير خارجية إيران دار الشام بعد به الشام دار اسطنبول بعد به يعني نقل الرسائل وما بهفرادك بإضافة علاقاتنا اللوجستية ما بين قطر وسوريا هنا وما بين تركيا. باش أزاد أجر وابه أمريكا في أكيد ناخونه يعني أجر في بيامك جالي وان به وأمريكا برسفا خد شبه أجر تكرتي برسفا أمريكا جشتي قناعتك إيران ورجيم أو دولة برا كود هواله وترور نكار خودكن أمريكا براني قوات خو دبلوماسي وعسكري دب منطقية وندريجن بوا او قال لك استوري خضارنا بركه والوزير خارجيه امريكا جيشت العراق اباجي دبلوماسي وعسكري امريكا حاضر خارجي پیش رابطه عندما برای برلمان سوریه آزاد کوبانی گلکس پاس بو باشتر بنات گلکس پاس جنکا کرد 40 سالی که امریکی عرب کریه لحرم ناکوکن عراقی سرکشیا جمارک بشونوار بوین عرب دکه که جهن شر و آلوزیان بچن گندکی کردی پامنیر ما لکرکوک بهتر رونی ده سر چیروکا و جنه ئێرە گوندێکی کوردستانی سەر بە قەزای کفری گەرمیانە بەڵام تەواوی دانیشتوانەکەی عەرەبی ئاوارەن عەرەبەکانی ئەم گوندە داهاتوویەکی نادیار چاوەڕێیان دەکات بەو پێی لەم گوندە دوورە دەستە بێ خزمەتگوزاریەدا و لە دۆخێکی خراپدان بەهۆی وێرانەبوونی ناوچەکانیشانەوە ناتوانن بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان ئەوەیەکان هەرچی خانی ساب ڕمیانە
وهرچی خانی و قڕ و ئەمانە سودیانە و ئاسینەکەم ئاسێکی سسیانە و بردیانە کردیانە سەحرایە ئەرێ وەڵڵە ئەوی پارەیشمان نییە حتا ڕۆن ئەمە هین زندای پێمانەوە تێن بگەڕێنەوە بەس بۆ چیە گەڕێنەوە والله وضع منطقتنا بەخوا دۆخی ناوچەکەمان لێبۆتەوە خانۆکانمان وێران کراون هیچ شتێک نەماوە ئەم ژنە بەڕەگەز کووردە بەڵام هاوسەرگیری لەگەڵ پیاوێکی عەرەبدا کردووە و 40 ساڵە لە نێو عەرەبدا دەژی بۆیە کاتێک ناوچەکانیان لە پارێزگای سەلاحەدین دەبێتە گۆڕەپانی شەڕی حەشد و داعش ئەم ژنە پێشڕەوی کە سوکارە عەرەبەکەی دەکات و لەم گوندەدا دەیانگیرسێنێتەوە نزيوك كم صالة وقت صدام حسين قبل صدام حسين قديم كفرنا عرب مانية رزالة أنا والله وقار وخفت وسام هم درك يعني دش أنا والله تازة خلق عالم عمارات حتى نار ما نخاف بلا معنا باش بيمان أتى الحكومة بار ما نقول ترسال ما كنت أبي يجي الرحيم دانیشتوانە عەرەبەکەی ئەم گوندە کە گوندی ڕەحیم ورقەی سەر بە قەزای کفریە ستایشی مامەڵەی کوردەکان دەکەن لەگەڵیاندا خزمەت کوردەکان یعنی یەکجا قسۆریان نەکردە قسۆریان نییە مستحیل قسۆریان نییە هەرچی داوایەکەن ئەخوا قبول ناکایدن هەرچی احتیاجیانمان بێ ڕۆن لەلایەن ئەیدەی پێمانە ئەرێ وەڵڵە زۆرێک لەو خێزانە عەرەبانەی لە گەرمەی شەڕی داعشدا ڕوویان لە هەرێمی کوردستان کرد گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان بەڵام بەشێکی زۆریشیان لەگەڵ کووردا تێکەڵاو بوون و لە ناوچە جاجەکانی هەرێم ماونەتەوە دڵشادە نوارد دەنگی ئەمریکا کەرکووک بازارە بەناوبانگەکەی بەغدا کە ناسراوە بە سوقل سەفافیر ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون دەبێتەوە لە کاتێکدا فرۆشیان زۆر دابەزیوە. تەقوڕەکەی چەکش و دەست و پەنجەی وەستاکانی بازاری سەفافیر لە بەغدا وەک جاران نابیسرێ ئەو بازارەی تەمەنی زیاتر لە 270 ساڵە وەک زۆرێک لە کارداری خۆماڵی ئەویش کەوتۆتە پەراوێزەوە. بازاری سەفافیر کۆتایی هاتووە تەنها چەند کەسێک لێرە دەبینی خەریکی ئەو کارن جاران کە داهاتی تە ئێرە جۆر لە هیچ نەدەبوو هەر یەکە و خەریکی دروستکردنی پارچەیەک بوو هەبوو نەخشی بۆ سەماوەرێک هەڵدەکەنی یان بۆ سینیەک یان مەنجەڵێک دەنگەکەش چەکش و قەڵەمی دەستی وەستاکان بوو ئێستا زۆریان کردویانە بە بازاری قوماش. لە ڕابردوو هەر کەسێ چوو بێتە بەغدای پایتەختی عێراق نەخش و نیگاری کوتراوی سەر کانزای مس و ئەو کەلوپەلانەی لێرەیە سەرنجی ڕاکێشاوە ئاخر ئەو کارە هونەریانەی لەم بازارە ئەکرێن گێڕانەوەی مێژوویەکە زۆرێک لەو بازارە کۆنانە جوانیان کردووە. بازاری سەفافیر ڕنگدانەوەی ڕۆشنبیری عراقی کۆنە بەداخەوەی دەبینی ئەوەیە کە ئەو کارداریە دێرینە بەرەو نەمان دەچێت ئێستا کاری چینی و هەندی شوێنی گرتوتەوە و کارە عراقیەکان بەرەو لە ناوچوون دەڕوات ڕۆشنبیری و هونەری میلەتێک بەرەو نەمان دەچێت. لە زۆر وڵات ڕێگە نادەن کەلوپەلی هاوردە کار بکاتە سەر ئەو کارداریانەی بەشێکن لە مێژووی وڵاتەکە کاردارەکانی بازاری سەفافیر لە بەغدا ئەوە خەمە گەورەکەیانە. ئەسباب هوایە بۆ کار زۆرە سەرەتا نەمانی ئارامی و ئاسایش گەشتیار نایەن بۆ عێراق کەلوپەلی هاوردەش ڕووی تێکردین کە لە چاو کاری دەستکرد نرخەکانیان مای بەراوردکردن نییە ئەو خەڵکەی لە عێراقدا سەلیقەی لەگەڵ ئەم کەلوپەلانەدا هەبوو زۆرێکی لە دەرەوە دەژین بالأسعار بشكل مو طبيعي يعني نتمنى الأمور ئومێدەوارم بارودۆخەکان باش بن و ئەم بازارە بوو بژێتەوە وەک چۆن لە ڕابردوودا بازارەکی ئاپۆرا بوو هەموو وڵاتێک ئەم جۆرە بازارانیان هەیە بازاری کەلەپور و کاری دەست گەشتیارش دێنێ بۆ سەردانی و کڕینی کەلوپەل. لە زۆر وڵات شوێنە کۆنەکان ئەو کارداریە هونەریانەی دەست و پەنجە و شەونخوونی دروستی کردوون دەوڵەتێک لە خەمیاندایە بەڵام لە عێراق چی؟ یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. مەها ڕەمەزانێ مەهەکە جیاوازە لە نێک مسلمانên سەرانسەری جیهانê bi taybetî ji aliyê şêweyê amadekirina xwarin û vexwarin û şîrîniyê ve. ئێستا دەچینە راپۆرتێک لەسەر شیرینیە تایبەتەکانی مانگی ڕەمەزان لە مووسڵ.
درستکردنا شریناهیان د مها رمضان دا لموصل دست پیگیریه و گلک جورین شریناهیان درست کن مینا بقلاوه و زلابی و گلک جورندن هر بریکن کون اف کارگه کار خواهد دکن هر واسا مرجن ساخلمی دناوا اوان کارگهان دا گلک من بله سرارای اوه چنده د مها رمضان دا گلک بکرنوان هنه جبر کوتامکا تایبتو یا جواز اوان شریناهیا هیا هاي نشا طحين لبن ئەvە نیشانەیە کو ئارە ماستەر ئەم دکەینە ناف کیسەکیدا ئەvە کارێمەیە ژباب و باپیرانە نەساڵە و دوونە شهر رمضان ما شاء الله طلبيات تایبەت مەها ڕەمەزانێدا داخوازی زۆرن بازرگان تێن دکردن سوپاش بۆ خودێ نوکەل وێرە دەورێ شست حتا هەفتەی سێنیان ئەس دروست دکەم سوپاس بۆ خودێ داخوازی گەلک سەر هەیە رمضان شكل مستمر دەمەها ڕەمەزانەدا ئەم بەردەوامین هەندێک جارە بە شەو ڕۆژ ئەم کار دەکەین بە گۆرەی ئەوان داخوازیین بۆمە دەهێن عمر خالد خەلکی هەولێرەیە و ساڵانە دەهێتە کارگەهên مووسڵê شریناهیان bi کۆم dikirîtin û lê Hewlêrê û gelek deverindin difirûşît. Umer dibêjît nirxê evan şirînahiyan yê guncaye bû xelkî û tameka taybet heye. Lewma salane di meha Remezanê da ez qesta evan kargeha dikem. ئێمە ئەوە ئەقبالێ بۆ زەلابیا و پەقلاوە ئەو شتانە ئەمن لە هەولێرە دێمە ئێرە زەلابیا و ئەو شتانیان بۆ هەولێر بۆ دهۆک بۆ شێخان بۆ کەلک شینیاتی مووسە تامێکی جوازی هەیە و خۆشە و بەتامە و هەڵساترشە و ئەو مانگە زۆر ئێقبالە بۆ زەلابیا و بۆ پەقلاوە و بۆ هەموو شتێک شرینیە. شریناهiyek ji xwarinên serekî ne di meha Remezanê da û taybet demê fitare xwarinê lewma kargehên durustkirina şirînahiyan bi awayekê berdewam kar dikin di meha Remezanê da. Kawa Umer Dengê Emerîka Mosul. بەڵێ کاک ساڵح و کۆزانی بێگومان هەنێ خواردنێ تایبەتە بە ڕەمەزانیا خو لە کاتی کە شاخورێ بەڵام وەکو ڕەمەزان نییە. بەێ ڕاستە تشتێکی تایبەتە تێبیرا منێن ژعالیە بە خوارێ دەوێ ینی لە کۆبانێ شربەتێک چێ دکردن ژێر دەگوتنیانی دەگو مەولود وەختی لە هەفتە کۆم دەبوو نظام عجەبش بۆ چ هاتە بووژی هەما ڕەنگێ وێ سۆر دەبووە و دەبوو ینی بخوا ئاوەکە نە با شیرین بووژی ئاوەکە لە سارد و نەگەر بوو بەس نظام کەش و هەواکە یەکێ لە شتانێک کە هیچکە لە ڕەمەزان زۆر خوێتەوە شەربەتی مێوەی مێژش زۆر ئەوەیە بۆ ڕەمەزان. بینەرن هێژا لەڤەر دەکەن داویە کورد کۆنێکشنە بێ هەفتێ تاجارە بێ ببینێن ناف خێر و خۆشیە. هەر شاد بن کاتێکی خۆش.